پرسیاری چلوویەک ئەڵێ ئایا بیری بەرهوت چییە؟ بۆچی نەهی کراوە لە خواردنەوەی ئاوەکەی لەلایەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە چەندین ڕیوایەتی جیاوازەوە هاتووە کە باسی بیری بورهوت، بەرهوت، بەرەهوت هەر سێ ڕیوایەتەکە هاتووە کە باسی کردووە. بیرێکە لە یەمەن، ئایا لە حەزڕەمەوتە، لە شەبوەیە، لە شارێکی ترە؟ ئەوە طبعاً ڕیوایاتی تر و قسەی تاریخی و ئیخبار و ئەفسانە و ئەنواع ئەشکال شت تێکەڵ یەک بووە و لەم سەردەمەشە طبعاً زۆر شتی لەسەرە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی بیرێکەکە لە یەمەن کە ئەفەرمێ لە ئاوەکەی دەستنوێژیش مەگرن. لە حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خير ماء على وجه الأرض ماء زمزم فيه طعام من الطعم وشفاء من السقم. باشترین ئاو لەسەر زەمینە ئاوی زەمزەمە، چونکە هەم خواردنە کە تۆ ئاوەکە ئەخۆیتەوە لە جێی خواردنە. طبعاً زۆر کەسەمە نازانێت کە ئاوی زەمزەم فعلەن وایە کە ئەیخۆیتەوەی تر قورسە و پرۆتینات و ئەو تەکمیلەی غیزای خواردنەکانە دەکا. هەروەها شیفایە بۆ نەخۆشی. وشر ماء على الأرض ماء بوادي برهوت یان بەرەهوت. خراپترین ئاویش لەسەر زەمینە کە هەیە ئاوی دۆڵێکە کە پێوترە بەرەهوت بقبة بحەضرەمەوت، لە شوێنەکە لە شاری حەزڕەمەوت کە کەوتۆتە ڕۆژهەڵاتی یەمەنەوە. عليه كرجل الجراد من الهوام تصبح تتدفق وتمسي لا بلال بها. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم حەدیثەیە ئەفەرمێ ئەو ئاوی بەرهوتە. طبعاً شتێکی زۆر سڕ و شتێکی زۆر سەیرە و کە هەتاکو ئێستاژ یعنی ئەمە کە باسی شەکەین 2009 هێشتا هەر سڕە، هەر شتێکی نهێنی زۆری تایە. یەکەم خەڵک ئەڕۆشتن لە زەمەنی کۆنا ئەگەڕان بە شوێن ئەمەیە. ماوەیەک طبعاً ناوکەشیان گۆڕی بوو بۆی کە بیری عەلییان پێوت. هەڵبەتا خەڵکەکەی دیارە ترساون لەوەی کە هی جەهەنەمە، چونکە هەندێک ڕێوایەت هەیە یان هەندێک قسەی تر هەیە کە ئەوترێ ئەوە گۆڕستانی کافرانی جنە لەوێ یا ڕۆحیانەتی کافرەکان لەوێایە وە شوێنی عەزابیانە. هەندێکی تر طبعاً وتویانە نا ئەوە جن ئەو بیرەی هەڵکەندووە. هەندێکی تر ئەڵێن نا جن هەڵی کەندووە بۆ وەکو زیندانی مخالیفەکانی خۆیان بە هیچ جن. هەندێکی تر وتیان ئەمە مەلیکە حیمیەرەکانی قەدیم کە پێش 6,000 ساڵ لەمەوە پێشژیاون بە جنیان هەڵکەندووە بۆی زەخیرە و سەرۆت سامانی خۆیان لەوێ دفنکەن. دوای خەڵک هەڵی کۆڵیوەتەوە. طبعاً ئەمانە هەمووی قسەیە و هیچ ئەسڵ و ئەساسێکی وا پێ ناچێ هەبێ. بەڵام ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ زۆر شتێکی سڕی موهیمی تایە. ئەفەرمێ لە ئاوەکەی دەستنوێژ مەگرن، ئاویشی تایە بەڵام تەڕ نییە. ئەمەی کە چوون بۆ کەشفی ئاوەکەی طبعاً ئێستا معلوم بووە کە 250 متر تقریبا قوڵە، بەڵام سەیرەوەی لە ساڵی 2005 تیمێکی جوگرافیا ناسی ڕۆیشتن. یەکێک لەو کەسانێکەوە معروفە و خەڵکی ناوچەکەی و ئەوانە شۆڕیان کردەوە بە لایتەوە بە کامێرەوە بە هەموو شتێکەوە کە ئەگاتە نزیکی 100 متر خوڕەی ئاوەکە تەسجیلەکە کە ئەگاتە 100 متر هاوارەکە بەرزمکەنەوە بەرزێکەنەوە سەر لەن. بۆچی قەوماڵێ سەری بیرەکە وێک هاتەوە. من تاریکەکە هەمووی تر تاریکی ئاوا بوو، منی تر نورم نەبینی لەسەر و ئێوە کە لایتیان بۆ لە دەڕوو بە ڕۆژیشە. ئەمە کە باسیەکەم بە ڕۆژە کە کراوە ساڵی 2005 هەتا ئێستا هەروەکو سڕێک ماوەتەوە. ئاخر شت طبعاً تیمێکی ئەمریکیە والله ئەعلەم وا بزانم بۆی هاتن و هەوڵیاندار ساڵی 2015 دیسان دراسی تریان کردوێتەوە گەیشتنە بنی ئەو شوێنە و یەکێک ئەوەی کە لەگەڵیانە بۆ خۆی مامۆستای کیمیا بوو خەڵکی ناوچەکەشە لەگەڵ تیمەکە ئەو ئەچێتە خوارەوە شتیشی لێ دێنێ. هەندێکی تر پێشتر نەیانتوانیوە لەبەرەوەی وەکو کوونەقاژ و لای ئێمە ئەو بیرانێکە فعلەن شوێن و ئاسەواری گڕکانە هی بورکانە. بەڵام ئەمە مهمەکە ئەوەیە کە ئەڵێ ئەچێتە بیرەکە و گوێی لە خوڕەی ئاوە بەڵام ئاویشی لێ نییە. ئەمە باسەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمەیە. ئەنجا ڕیوایاتی تر و شەرحی حەدیثەکان و ئەمانەکە کراون هەندێک ئەڵێن هەندێک لە عولەما فەرمون ئاگرەکەی یەمەن کە دێ لێرەوە دەرەچێ. لە حەدیثی صحیح هاتووە کە ئاگرێکیش لە یەمەنەوە بێ لە ڕۆژی قیامەت.
بە هەر حاڵ بیری بەرهوت یان برهوت یا بەرهوت هەمووی ئەو بیرێکە ئەڵەن لە حەضڕەمەوتە لەو حەدیسەشە هاتووە هەندێککە توانە لە شەبووەیە هەندێک لە شارێکی تریان دیاری کردو بەڵام وا دیارە تەبانی تر شوێنەکان تهدید کردو و زانراوە ئێستا والله تعالى أعلم.